ڕژێمی عێراق کە تیژی هەموو و هەنگاوە گرنگانە بوو کە ومێد دروست دەکەن و هیوا بۆ کوردستانیان زیاتر گەشە پێدەدات لە درێژەی هەڵمەتەکانی بۆ کوژاندنەوەی مەشغەڵی زانست و فێربوون لە ڕۆژی 24 ساڵی 1974 یەکێک لەو شوێنانەی کە بە چەکی قەدەغەکرا و بۆمبارانی کرد زانکۆی سلێمانی بوو لە شاری قەڵاتزێ و لە ئەنجامیشدا 9 خوێنکاری زانکۆی شەهید کرد. مامۆستایان و خوێنکارانی زانکۆ لە شاری قەڵاتزێ لە بیرەوەری 46مین ساڵیادی کارەساتەکەدا ڕایدەگەێنن ڕێمی ئەو کاتی عێراق لە ڕێگەی بۆمبارانەوە مەبەستی بۆ یەکێک لە ناوەندە گرنگەکانی ئەو سەردەمە خاپوور بکات تاوەکو مەشغەڵی ڕۆشنبیری و کوردایەتی لە شارەکە خامۆش بکات. مامۆستایان و خوێنکارانی زانکۆ ڕاشی دەگەێنن ڕووداوەکانی دواتر و بەتایبەتر ڕاپەڕینی ساڵی 1982 کە تیایدا خوێنکاران و مامۆستایان ڕۆڵی گرنگ و بەرچاویان هەبوو دەرخەری ئەو ڕاستیەیە کە حکومەتی عێراق نەیتوانی بە زەبر و زەنگ مەشغەڵی زانست و کوردایەتی خامۆش بکات. بێگومان حکومەتێک لە دواییەکانی وڵاتی عێراق لە سەرەتای دروستبوونیانەوە لە ساڵ 1920 تاکو ئەمڕۆ هەموو پیلانە بۆگەنەکانیان بەکارهێناوە دژی توانەوەی میلەتی کورد و درێغیان نەکردووە لە وێرانکاری لە ناو کوردستان. ئەو ڕووداوەش کە یەکێکە لە ڕووداوە هەرە دڵتەزانەکانی مێژووی سەدەی 20 میلەتی کورد. بێگومان زانکۆ لە هەموو دنیا میلەتان نەتەوەکان شارستانیەکان هەوڵیوە دەن کە زانکۆیەک دروستکەن کە خەڵکی خوێندەوار بێت کە خەڵک دەرگای ڕووناچی و ڕۆشنگەری لێ بکرێتەوە. بەڵام دوژمنانی کورد ینی سیفات و هەڵسوکەوتیان ئاوایە ئەمڕۆژ هەروان لە جیاتیەوەی هاوکاری نەتەوەیەک بن کە لە ناو خاچی عێراقدا بەشێکە لە بۆ بە بەشێک کوردستان بتێ و نەتەوێ لەگەڵ دروستبوونی دەوڵەتی عێراق بوو بە بەشێک لە وڵاتە کە لە جیاتیەوەی هاوکار بێت و یارمەتی خەڵکەکە بدەن و ڕێگایەکی ئاشتیانە و ڕێگایەکی مرۆڤ دۆستانە بگرنە بەر بۆی کە گەلی کوردیش لەسەر خاک و زێدی خۆی وەکو چۆن عەرەب لە خواروی عێراق و ناوەڕاستی عێراق دەژیت و ئومێدیەوە هەیە کە پێش بکەوێت کە شارستانی خۆی بنیاد بنێت. بەڵام بەنسبەت گەلی کوردەوە دیدیان شتێکی کە بوو ئەوە بوو کە چاویان بە کورد هەڵ نەدەهات حەزیان نەدەکرد کورد تەنانەت کەسێکی خوێندەوار بێنجان نەخوازە لە دروستکردنی زانکۆی بۆی زانکۆیان بۆ باران کرد. دیارە لەو کاتەدا زانکۆی سلێمانی لە شاری قەڵاتزێ بووە. خۆشتان دەزان لەها شوێنە کە زانکۆیەک هەبێت ئەوە دەبێتە مەڵبەندی ڕۆشنبیری و پێگاننی تاک. بەڵام لەو کاتەدا ڕژەمی بەعس هەستی بەوە کردووە کە ڕۆڵەکانی ئەم نەتەوەیە دانەوێت لە ڕێگەی زانکۆوە تاکانی کورد هۆشیار بکەنەوە لە ڕووی خەبات و بەرخۆدانەوە بۆیە هەرزوو هەستی بەوە کردووە و بردومانی کردووە. بەڵام نەک بەشەی بە بردومانکردن بەڵکو لە ناوبردنیش کورد و بەتابەتیش خەڵکی ئەم دەڤەرە هەرگیز چۆشیان بۆ ڕژەمی بەعسداننداوە بەڵکو سەرڕای ئەوەی کە بردومانیشەوە. بەڵام لە 24 1982 لەو کاردا توێژی خوێنکاران ڕۆڵێکی سەرەکیان هەبووە بە بەگشتداچوونەوەی دژی زوڵم و ستەمکاری دژی بەعس. ئەوە ژێگای ئەوەیە یاخودەوە ڕاستیەکی سەلمێنراوە کە هەمیشە تاشی کورد و خەڵکی ئەم دەڤەرە دایانەوێت دژی زوڵم و ستەمکاری بوەستنەوە. 24 هەموو ساڵێک لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە وەک ڕۆژی شەهیدی زانکۆ دەستنیشان کراوە و لەم ڕۆژەدا لە بەشێکی زۆری زانکۆکانی هەرێمی کوردستاندا چالاکی جیاجیا ئەنجام دەدرێت. ئەمەش وەک ڕێزگرتنێکە لە شەهیدانی زانکۆ و بەرزهێشتنەوەی یاد و یادەوەری ئەو مامۆستا و خوێنکارانەی لەو سەردەمەدا چەک و قەڵەمیان کردبوو بە دوانەی خەباتی هاوبەش. بەڵام ئەم ساڵ کە کۆرۆنا هەموو شتێکی وەستاندووە نەبوونی دەوامی ڕەسمی ڕێگری بەردەم چالاکی زانکۆکانی هەرێمی کوردستانە لە ڕۆژی شەهیدانی زانکۆدا. هونەڕەسوڵ گەلی کوردستان قەڵاتزێ.